فەرمێ پیاوێک شتی ئەفرۆشت بە خەڵکی بە ئەمانەت. ئەگەر کابرا بە ئەمانەت شتێکی ببردا داوای کەفیلی لێ کرد یاخود شاهید. ئەم لێرە ئەم بەشەی باز نەکردووە لە بوخاری موسلیمە حەدیثەکە دوور و درێژترە. ئەفەرمێ پیاوێکیش چوو شتێکی لا هێنا بە ئەمانەت بیفرۆشێ. شتەکە بایی 1000 دیناری ئاڵتون بوو، یعنی 1000 مسقال. کابراوتی کێ کەفیلتە؟ وتی کەفا بالله کەفیلە. وتی ئەی کێ وەکیلتە؟ وتی کەفا بالله وەکیلە. وتی دە باشەوە پێم مای. یعنی کە بە ئەمانەت قەرزەکەیدا بەیەکێ یەکێکی شێکر بە شاهید بەسەریەوە یا کەفیل بەسەریەوە. بەزەم وتی ئەڵڵا شەهیدم و ئەڵڵا کەفیل باشە. وتی باشەوە پێم مای. پێیدا بەحرێک لە نێوان شاری ئەم و شاری ئەوە هەبووە. مەسەلەکە لە بەنی ئیسرائیلە، هەڵن لە فەڵەستین بوو و بەحری تەبەریە بووە لە نێوان ئەوانە بوو، ئەوان لە لوبنان بوون و ئەوان لە فەڵەستین بەزە ساوە هەمووی پێوتراوە شام. ئەفەرمێ کاتی دانەوەی پارەکە هاتەوە بە کابرا، چوویە سەر ئاوەکە کەشتێکی دەست کرد پەڕێتەوە بەر قەرزەکە باتەوە بۆ پیاوە. سەیری کرد دەریا شەپۆلەدا وە کەشتی نییە نەهاتووە. وتی پەروەردگارم خۆتە زانی من ئەمەوێ قەرزەکە بەمەوە لە گردنمان نەمێنێ، ئەمانەتەکە بجێڕبووم بۆ کابرا. ئەوە وەزعەکەشە. بینی کۆتەرەدارێک کەوتووە، فەرمێ کردی بە دوو بەشەوە، هەردوو بەش ناوەکەی هەڵکۆڵی 1000 دیناری خستە ناوی. دوای جوان پێچایەوە نایەوە بەیەکەوە ناوەکەی بۆشە و پارەکەی تیایە. داریش نقم نابێ لەوە سەراوەکە. فەرمێ هەڵیدا ناو ئاوەکەوە. ئیتر شەپۆلەکان یاریان بە ئاوەکە کرد و بە دارەکە کرد و بردیانەوە بەر. ئەم کابراش هاتوو بووە دەرەوە دەستنێژ بگرێت. کاتێک کە قۆڵ یەشت تەختەیە یای ئەبەمەیە یای بە قاچیە کە هەڵسایەوە یا قاچی خستە ئاوەکە هاتووە لێناڵە کات ئەنی پێی. فەرمێ وتی بزانم تەختەیە چیە؟ هەڵی گرت سەیری کرد پێچراوەتی حتمما ناوەکەی شتێکی دیە. تەختەکەی هەڵگرت بردیەوە ماڵەوە بە دەست و کارەکەی وت دەستی لێمێن تا نوێژەکەمەکەم نوێژەکەی کرد و تەختەکەی کردەوە سەیری کرد 1000 دیناری ئاڵتوونی تیایە. کێشای و حسابی کرد و لە لای خۆی نووسی ئەمەندە پارە لە ناو تەختەیەکی وایە پێم گەشتوە. ئەفەرمێ سەردەم ڕۆی ئەم کابرایی کە پارەکەی خستە ناو تەختەکەەوە نردی و ئەوەی تریش بەیەک گەشتن لە جێگایەک. ئەم ئەوی ناسیەوە دیتۆ فڵانە کەس نیتی بە وتی ئەوەنە پارەت لا نەبوو. وتی با پێو نەگەشتۆتەوە؟ پارەکەت پێ نەگەشتۆتەوە؟ ئاوای پێ. کابراوتی چەندێ بوو؟ تی ئەوەندە بوو. وەزنی چەند بوو؟ ئەوەندە بوو. سەیری کرد لە وەرەقەکە بەڵێ ئەوەندە بوو، وەزنی ئەوەندە بووە. وتی بەڕەوەڵا پێم گەشتووە، ئەڵڵا جەلە جەلالو پێی گەیاندوو پارەکە. لێرە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فائیدەی بەسەرهاتەکەمان بۆ دەرێنێ. ئەڵێ ئەم دوانە کامیان زیاتر ئەمانەت پارێز بوو؟ ئەوەی کە پارەکەی نەخوارد و ناردیەوە بە ئاوە، یاخود ئەوەی کە ئەیتوانی بڵێ پێم نەگەشتووە و ئەمە بیخۆ؟ کامیان ئەمانەت پارێز بوو؟ ئەوەی کە پێی گەشتووە، ئەوەی کە پێی گەشتووە. ئەم کە ناردوێتی زەمان نەکراوە، زەمان نەکراوە. ئەوەی توانی بیخوا و بڵێ بێنە بمەرەوە لە لاتە هێشتا. بەڵام منە ئەمانەت پارێز بوو داوای نەکردەوە.